من پێشڕۆ جەواد لە شاری تەقتەق و کۆیەوە هاتووم بۆیە نەخۆشخانەی میهرەبانی مەڵبژار چونکە بەڕاستی لە ڕووی پاک و خاوێنی و خزمەتکردنەوە زۆر باش و پێشکەوتووە و دکتۆرەکان هەموو دکتۆری بەڕێز و خۆشەویستن مامەڵەکردنیان بە تایبەت لەگەڵ نەخۆشەکان و مڕاجع زۆر باشە و ئێمە وەک خۆمان زۆر ئیستیفادەمان لێ کردی و هیوادارین هەروە بەردەوام بن و لە خزمەتکردن و پێشکەوتندا بن. ئەم نەخۆشخانەیە هەموو کەسێک هەموو هاوڵاتێکی کوردستان دەتوانێت سەردانی بکە و سوودمەند بێ. بەڕاستیەکەی لەبەرەوەی زۆر هاوکاری نەخۆش و زۆر مامەڵەی دروست لەگەڵ هەموو ئەو کەسانە دەکەن کە سەردانی دەکەن بە تایبەتی ئەوانەی کە لە شوێنی دوورەوە دێن و ئەوانەی کە لە ڕووی تەندروستیەوە کێشەیان هەیە و هەم لە ڕووی خزمەتکردن بە نەخۆش و هەر کەسێک لە هەر شوێنێکەوە بێ دەتوانێت بێ سەردانی نەخۆشخانەی میهرەبانی بکە و سوودمەند بێ لە هەموو ئەو خزمەتگوزاریانە و هەر کێشەیەکێ بێ لە ڕووی تەندروستیەوە دەتوانێت لەو مستەشفایە ئینشاءڵڵا بە پشتیوان بەخوا و پشتیوان بە هیمەتی هەموو دکتۆرەکان ئیستیفادەی لێ بکە و ئینشاءڵڵا تەندروست باش دەبێ و دوور دەبێت لە هەموو نەخۆشیێک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی